بەپێی بەدواداچوونێک دەرکەوتووە کۆمپانیەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان لە سەدا 89 ئەو سکاڵایەنەیان فەرامۆش کردووە کە ئاراستەیان کراون بۆ سڕینەوەی ئەو پەیامانەی ڕق و دوژمنایەتیان بۆ ئاینی ئیسلام لەخۆ گرتووە. سنتەری ڕووبەڕووبوونەوەی ڕقی ژمارەیی کە ناسراوە بە CCDH و بارەگاکەی لە واشنتنە لە راپۆرتێکیدا لەو بارەیەوە بڵاوی کردەوە ئەو بانگەشانەی هەریەکە لە تویتەر و فەیسبوک و گوگڵ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دیکە لە ساڵی 2019دا ڕایانگەاندووە بۆ سڕینەوەی بڵاوکراوە توند و تیژی و تیرۆریستیەکان تەنها بەڵێنی پوچ و بەتاڵ بوون و زۆری نەیان جێبەجێ نەکراون. بەپێی راپۆرتەکەی سنتەری ڕووبەڕووبوونەوەی ڕقی ژمارەیی کە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بڵاو کراوەتەوە، کۆمپانیەکانی تۆڕی کۆمەڵایەتی لە سەدا 89 ئەو پۆست و پەیامانەیان پشتگوێ خستووە و نەسڕ دراونەتەوە کە هاندانیان تێدایە بۆ دژاتیکردنی ئیسلام و هیچ ڕێو شوێنێکیان لە بەرامبەردا نەگیراوەتە بەر. سنتەری ڕووبەڕووبوونەوەی ڕقی ژمارەیی لە راپۆرتەکەیدا ئەوەی خستووەتە ڕوو کۆمپانیەکانی تۆڕی کۆمەڵایەتی لەوانەش فەیسبوک و تویتەر و ئینستاگرام و تیکتۆک و یوتیوب هیچ ڕێو شوێنێکیان بەرامبەر لە سەدا 89 ئەو پەیام و بڵاوکراوانە نەگرتووەتە بەر کە دژایەتی موسڵمانان و ئاینی ئیسلامیان تێدایە و گوێیان بە سکاڵاکان لەو بارەیەوە نەداوە. ئەو توێژەرانەی سنتەرەکە کە راپۆرتەکەیان ئامادە کردووە دەری دەخەن لەو ساڵەدا 530 بڵاوکراوە کە ناوەڕۆکی بێزارکەر و ڕەگەزپەرستی و نامرۆڤانەیان دژ بە ئیسلام و موسڵمانان تێدایە، لەوانە شوێنەی کاریکاتێری ڕەگەزپەرستانە و پیلانگێڕی و بانگەشەی بێبنەمایان تێدایە کە لانی کەم 25 ملیۆن جار بیندراون. ئەمەش لە کاتێکدایە زۆرینەی ئەو بابەت و نووسراوانەی سوکایەتیان تێدایە بە ئاسانی دەناسرێنەوە بەڵام فەرامۆش دەکرێن. راپۆرتەکە ئاماژەی بەوەش کردووە تۆڕە کۆمەڵایەتیەکانی هاوشێوەی ئینستاگرام و تویتەر و تیکتۆک ڕێگە بە بەکارهێنەرانیان دەدەن هاشتاگی هاوشێوەی مردن بۆ ئیسلام و بابەتی دیکەی هاوشێوە بڵاو بکەنەوە کە لانی کەم 1,300,000 بینەریان هەبووە. راپۆرتەکە هۆشداری داوە لەوەی ڕێگادان بە بڵاوکردنەوە و هاوبەشی پێکردنی ئەو جۆرە بابەتانەی دژ بە ئیسلام ببێتە هۆی پەرتبوونی کۆمەڵایەتی و سروشتی ڕافتاری خراپ دروست بکات و هانی کاردانەوە و ئەنجامدانی هێرشی دەرەوەی تۆڕەکانی ئینتەرنێت بدا. بەپێی راپۆرتەکە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە ڕێ ئەو بڵاوکراوانەوە و کاردانەوەکانەوە داهاتیان دەست دەکەوێت و بەو هۆیەشەوە چاوپۆشی لە بڵاوبوونەوەی ڕق و دووبەرەکی دەکەن.